اما اولا بخيراتنا دكين جاي ريز واحترامي هات يا ناو مامستاني بريز مامستان تكايا اما دستای نوێنەرانی مامۆستانی گرێ بەس لە سەرتا سەر یاریمی کوردستان پارێزگەکانی هەولێر دۆ کەرکک هەڵەبچە گەرمیان سلەیمانی بەخێر هاتنە دەکەین جەنابی وەزیر ئێمە ئەمن حەزم لێیە تۆ ڕۆ بە ڕوو جوابی وەڵامەکانم بدەیەوە ئێمە مامۆستاینان مامۆستانین مامۆستاین بۆ امتیازەکانی مامۆستامان نییە داواکاریەکانتان بخەنە ڕوو بۆی وەڵامتان بەڵێ مامۆستا داواکاریەکانمانەوە 5 ساڵە ئێخستمانە ڕوو بە جەنابی کاک پشتیوانەوە بە جەنابتەوە حەقمانە 3 ساڵ ببین بە هەمیشەیی ئێمە نانگۆ ئێوە بە مامۆستامان حسێب دەکەن نەیەوە بە ئەنگۆ بە مامۆستای هەمیشەیمان حسێب دەکەن مامۆستا هیچ قەدر و قیمەتی نەماوە ئێوە دەبێ کار بکەن بۆ هەموو مامۆستایان بۆ هەموو مامۆستا بەڕێزەکان ئێوە دەبی خاڵی یەکەم ئێمە 3 ساڵ گرێ بەسمان کردووە بە 200,000 دینار یەک مامۆستای لەوانە دەبینی 30 کیلومتر 6 کیلومتر ڕۆیشتیە داوامی کردیە بە 200,000 دینار ئێوە دکایە ئێوە یەکێک لە خاڵەکانتە نووسیە ئەمە خزمەت نییە ئەی ئەگەر خزمەت نەبیت ئەوە چییە؟ ئێوە یەک مامۆستا مدیر عامێک لە ژۆرەوە ڕوونشتیە خاڵەکانی نووسیە مامۆستای گرێبەس نابێت بە خزمەت حسێب بکرێت کاکەلو خزمەتمان حسێب ناکرێت خۆوەشیشی بە وەزارەتی داراوەییان نییە خۆوەشیشی بە پارەوە نییە ئەوە ئیشی بە بڕیارێکی وەچی تۆی بۆ ئێرانەیە بڕیار بدات هەموو مامۆستایەکانی بگرێ بەس ئەمتیازەکانی هەبیتن کاکە ئێمە جاحێلین بگرێن بە هەمیشەی کاکە ئێمە گەنجین ئێمە حەزمان لێە بچین بخوێنین لۆ ئێمە مۆڵەتی 1 ساڵی بەگرێ بەس بەبێ ئیجازەمان نادەینێ بچین بەبێ موسە بچین خوێندن بخوێنین ئێمە زۆرمان هەیە ئێمە حەز دەکەین مامۆستا یادگاریش نوێنەری سلەیمانیە بە قسەت بەناوی هەرم مامۆستانی گرێبەستەوە بە خێراتنی بەڕێز جەنابی وەزیرەکەم ئێمە خۆتان نەزانن لەوەتەی ئێمە دامەزراوین لە 2014 مانگیەکی 2015ەوە بەڵێ وەکەزانن ئێمە قورساییەکی زۆری لادەکانمان هەڵگرتووە باشە گەر ئێمە نەبین ڕاگواستن لە لادەکانە دروستە بێ ئەوەی کە سەدام نەیتوانی بە لادانی ئێمە بە نەکردنە هەمیشەیی ئێمە بە نەناردنی مامۆستا بۆ ئێمە ئەوە ڕوئەدا لادەکان وا خەریکن نەخوێنەوار ئەبن باشە ئێمە تا پۆل 8مانێ 3 مامۆسامانێ ئەمە کە مامۆسائیمات باسی کرد قەترێکە لە دەریای دڵۆپی کێشەکان ئێمە کێشەی ئێمە بەبوون بە هەمیشەی چارەسەرکرێ لە 2013ەوە مناڵەکان ئێمە تەخەڕوجەکان خوشک و براکانمان تەخەڕوجەکان هیچی وایشانیە کە نان لەسەر شادەکەیان بخۆن ئەمە نەش خوێندومانە من 5-6 جۆریشم تاقی کردوەوە فێر هیچیان نەبووم لەبەرەوەی بەدوای خوێندناوە کاتێکیش کە بوومە مامۆستا خۆ ناڕۆم تاسەکرێکاری بکەم ئیشی من مامۆساییە کە بێ شخصێتێکی جوان بێ ناو کۆمەڵگای بۆیە داوا لە جەنابی وەزیرەکەی شەڕێکی تەواومان بۆ بکە ناو حکومەتە جێکردنەوەی ڕاژە ڕێخستنەوەی میلاکات نەبێتە ڕێگر کەمکردنەوەی بوجە شەڕ نەبێتە ڕێگر لە پێناو دامەزراندنی مامۆسایانی گرێبەست و مامۆسایانی وانەبێژش بکرێنە گرێبەست دوایە بۆیە ئێمە داواکەین زمانێکی خۆتان کەداتان نابوو 3 ساڵە ئەمانەوێ لەم حکومەتەیە جەنابی وەزیر یاسایەک بنووسێ بڵێ هەر مامۆسایەکی گرێبەست دوای 3 ساڵ 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ بەپێ یاسای ئەوەنە ژمارە ئەوەنە ساڵی ئەوەنە بگرێ بە هەمیشەی خاڵی سێمی ئێمە مامۆسای گرێبەست وانە بێژ مامۆسای هەمیشەیش نەوەی ئەم وڵاتن ئەمانەی لێرن بەدەنگی ئێمە چوونەتە ئەوێ کە هاتنە ئێرە توخوا با جوابمان بدەن ئەمە 5ەم جارمە یەکەم جارە مەسئولێک بێتە بەردەم 5ەم جارمە دێمە بەر ئەم دەرگا باشە ئێمە دەستخۆشی لێکەین بەڵام چی ئێمەش ڕۆڵەی ئەم وڵاتین ئەو هەموو مۆنیکادا تەنیشمانە دڵمان تاقی بە ئەوانیش بێنە دەرەوە جوابی ئێمە بدەنەوە ئێمە بوون بە هەمیشەیمانەوێ ئەم شەو لێرە ئەمێنینەوە لەگەڵ مامۆسایانی گرێبەستا بەیانی دەی سەردانی هەر هەمویانەکەین قسەکانی جەنابی وەزیر سەرسەری هەر هەمووان قسەی سەر قاقەزمانە زۆر سپاس بۆ هەمووتان زۆر سپاس ئێستا جەنابی وەزیر قسەمان کەسیگەنەوە قسە من قساکەم مامۆساییە من لە ئاوایشی حەمیدم لە کۆرمۆ لە قەزای چۆنچماڵ داوام 85 کیلۆمەتر دوورە بڵێ جادە چاڵەکەی نییە سیارە ئۆپڵی تێ بکە زۆر احتیاجی دایپۆشێت بە 2 دانە سەعات من ئەچمە دەوام و 4 ساعت لە دەوامە بم 2 دانە سەعات دەگەڕێمەوە بەیانیان ئەچم بۆ دەوام کە
کە لە ناو بازاری چەمچەماڵە هەڵمەگرن مەلای خەڵک لە جەماعەتی بەیانی بەرەبێت نیمەڕۆ کە دێمەوە نان نیمەڕۆ ئەخۆم مەلای عەسر بانگەدا ئەمەمان بکەن بمان بکەن بە هەمیشە ئەوەی کە بە تایبەت ئەوەی ڕێکانی دوورە عەلەقەڵ یانی شتێکی بۆکەن یان کولفەیەکی بۆ دینکەن یان نزیکی بکەن هەمیشەی یک خالی تریش برا بس برا كرد سيدي وزير اف معاونة النهاين اف خرابنا ما بيت تنب بس بدن كاكا بدن تنب اكتشف ترى سربيت اوجي اف نوفي جري بس نميت ببينا هميشه وخلاص ابا بيجن ريك واو خطش شو مشكله بس ما هميشه بنفيد کاکە جەم هەموو لایەکتان بەخێر بێن پێشەشی سپاس بۆ هەوڵتان بۆ ماندووبوونتان بە درێژایی بەس بە ڕێزانجوە بگرم بۆ لە یەکتر تێبگەین سپاسان دەکەم ئێوە گەورەن مامۆسان ئاوێژی پیرۆزە و دڵنیام کە لە ئاستی ئەو ناوە گەورەیە بن و بەو شێوازەش مامەڵاکەن و بۆ شێوازەش پەیامەکانی خۆتانەگەێنن چونکە ئێستا ئێوە خەڵکەتان بینێ بەڕاستی ئەوە نەوەیەک پەروەردەکەن کە خەڵکی زۆر گەورن بەڕاستی خەڵکیشی زۆر ئەزیزن و جوود و ماندووبوونێکی زۆرتان کردو یەکەم سوپاسانەکەم بۆ هەموو ئەوشتانی کە لە ڕابردوو کردوتانە نا من واجبی خۆمە ئەزیزم واجبی سپاس دەکەم واجبی خۆمە کە لەگەڵ ئێوە بم لەگەڵ معاناتەکانیەوە بم مەسوولیت تەکلیفە تەشریف نییە بەڕاستی کە تۆ لە بەرەم گەرمایابی منیش لە بەرەم گەرمایە بم ویستم زووتریش بێم بەڵام ئێساش لە ژوورەکەی خۆما زیاتر لە 30 مراجعم بەجێ هێشتووە ڕوخسەتم خواست کە بێمە خزمەت جەنابتان بەڕێزان ئەوەی بە ئێمە بکرێ من یەک بەڵێنتان پێدەم دڵنیا بن خاوەنددارێتیشی حەقیقیتانەکەم دڵنیا بن لەوەی کە خاوەنددارەتێکی حەقیقیتانەکەم لە معاناتەکانتان ئاگادارم ڕێگەیەکی زۆر دوورە بڕن ئاگادارم موچەیەکی کەمتان هەیە ئاگادارم ماف و ئیمتیازاتەکانتان بە پێویست وەکو مۆزەفێکی میلاکی دائیمی حکومی ڕێک نەخراوە دڵنیاتانەکەم ئەم چوارشەمەیەش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانمان هەیە یەکێک لەو خاڵانەی کە تەرحێکم لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئەم بابەتەی جەنابتانە بێ بەڕاستی خاوەنددارەتێکی حەقیقی ئێوەکەم ئەنجومەنی وەزیران لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان خەریکی دوو بابەتی زۆر گرنگن یەکەمیان بڕیاری پێدەرچووە تەشکیلات و ئەوی ماوە بریتە لە ئەنجومەنی ڕاژە بۆ تەعین بۆی عادی تەعین بۆ زەبتی میلاکاتە لە کۆبوونەوەی دوو کۆبوونەوەی پێش ئێستا ئەنجومەنی وەزیران ئەمە بڕیاری پێدەرچووە بەڵێ دەبێت بەڵە بڕیاری پێدەرچووە ینی بڕیارەکە دەرچووە بەڵام مەسلەی تەشکیلات و لیژنەیەکی بۆ دروستکرا بۆ تەشکیلکردنی ئەنجومەنەکە دەنا ئەنجومەنەکە یاسای هەیە لە ساڵی 2011 یاسای ژمارە حوتی ساڵی 2011 تحکومی پێوەکەوە لەسەر بەڵێ ئەنجومەنی ڕاژە و جەنابی سەرۆکی حکوومەتی زۆر تەئکیدی لەمە کردوێتەوە بۆیە پرۆسەی دامەزراندن پرۆسەیەکی شەفاف بێ دوور بێ لە دەستێوەردانی حیزبی و خەڵک لەسەر بنەمای کەفاءە و لێهاتووی بتوانرێت دابمەزرێ بتوانرێت عادی تەعین بکرێتەوە بتوانێت زەبتی میلاکاتیش بکرێتەوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم بەڕێزان ئێستا ئەنجومەنی وەزیران سەرقاڵی گفتوگۆکردنی پرۆژە یاسای چاکسازیە ئەم پرۆژە یاسایە پرۆژە یاسایەکی زۆر گرنگە داهاتێکی زۆر باش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەجێڕێتەوە بۆ لەگە پەرلەمانە ئەوەمانەوێ بە زووترین کاتەمە دەرباسکەین تێپەڕێنین هەچیمان پێکرێ لەم بابەتەش درێغی نەکەین فرسەتێکی زۆر باشتر ئەدا بە حکوومەت و ئیمکاناتێکی باشتر خاتە بەردەستی حکوومەت و حکوومەتیش پێشاو ڕوونترێکە سەبارەت بە داواکاریەکانتان ئەوانەی حەقی خۆتانەکە لە مافی خۆتانەوە پێ و تعلیماتانە جەنابتان لێ مەحرومن من هەم لەگەڵ جەنابی وەزیری داراییش قساکەم هەم لەگەڵ ئەنجومەنی وەزیرانیش قساکەم ڕۆژی چوارشەمبەش کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانمان هەیە یەکێک لەو تەوەرانی کە تەرخانی یەکەم بۆ قسەکردن لەسەری بریتە بێت لە مەوزوعی جەنابتان مامۆسایانی گرێبەس مەسوولێتەکە تەزامونیە جەماعیە بەس من بەڵێنێکتان پێدەم دڵنیا بن خاوەنددارەتێکی حەقیقیتانەکەم دڵنیا بن بەڕێزان دڵنیا بن وەکو خۆتان خاوەنددارەتێکی حەقیقیتانەکەم ئێمە ڕاستی ئێستا لە پۆسی لە بەرپرسیارەتیەکان کە پلەی وەزیریە بەڵام وەکو ئێوە کوڕی هەژاری ئەم وڵاتە بووین وەکو ئێوە سەردەمانێک منیش لەم هەولێرە قوتابی زانکۆ بووم بە دوو ڕۆژجارێکیش 5 دیناری عراقیم پێ نەبووە لەبەرەوە ڕابردووی خۆمان لە بیر نەکردووە لە پشتی ئێمەوە چیرۆشێک هەیە لەو معانات و لەو نەهامەتیانی کە ئێوەی بینن لەگەڵ ئەو چیرۆکانی خۆمانە هەر ئەژین بەڕاستی ئێستا لە مەوقعەکەین لەو مەوقع غروری نەکردوین وای نەکردو کە ڕابردووی خۆمان بیرچێتەوە لەبەرەوە هەز بە معانات یەک بە یەکتانەکەم بەڕاستی و ئاگام لە معاناتی هەمووتان هەیە لە دووریتان لە بێئیمکانەتیتان لە کەم داهاتیتان ئاگام لە هەمووی هەیە
دڵنیاتانەکەم خاوەنددارێتێکی حەقیقیتانەکەین ئێوە ڕۆڵەی ئەم وڵاتن و ئەرچی حکوومەت یاریێمی کوردستانە داواکارەکانیشتان جێبەجێ بکە بەستەنها دەرفەتێکمان پێ بدەن بە شێوازێکی ڕێکوپێک بتوانین بەپێ ئەو پێشچاوڕوونی کە حکوومەت بۆی دروستە بێ من نوێنەری ئێوەم لە ئەنجومەنی وەزیران نوێنەری ئێوەم لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی پێم بکرێ درێغیتان لێ ناکەم و ئەمەشم ئەم پەیامەشم چەند جارێک لە ڕێگەی میدیا دووبارە کردوەوە نامەوێت تەنها قسە بێ بەڕاستی دەمەوێت کردار بێ بەڵام تەنها مۆڵەتێکمان پێ بدەن ماوەیەکمان پێ بدەن بۆی بتوانین ئەم ئیشە بەباشی تەنزیم بکرێ و ئەوەی کە لەسەر ئێمەشە لەگەڵ قسەکردن لەگەڵ وەزارەتی دارایی قسەشی لەگەڵەکەین چونکە جەنابتان نەزانن هەندێشت کە ڕێنمایی بوو لە وەقایعی کوردستان بڵاوکرێتەوە قووەتی ئیشی ئیلزامی هەیە بە تەنها بە بڕیاری وەزیرێک ناگۆڕێ بەڕاستی پێویستی بە هەموارکردنەوەی ئەو ڕێنماییە هەیە لەسەر هەموو داواکارانەتان و پێشم خۆشە من ئاگام لە هەموو معاناتەکانتان هەیە پێشم خۆشە بە ڕێزێک دیاری بکەن بە ڤایبەر بێ بە ئیمێل بێ دێتە نووسینگە بەسەر چاو داواکارەکان بکاتە خاڵ بەسەر چاو داواکارەکانتان بکەنە چەند خاڵێکی دیاریکە و لەسەر وەرەقەیەک بمدەنێ کە من هەمووشی هەست پێەکەم بەڵام وا باشترێکە لە ڕێگەی خۆتان وەری بگرم دڵنیاتانەکەم خاوەنددارەتیتانەکەم بستنەوە ماڵی خۆتان ئێمە لەسەر دەستپێکی داوامین لە 21 کارەکانی خۆتان جێبەجێ بکەم من نوێنەرێکی حەقیقی ئێوە بم بەڵە بینەدان و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بوون ڕاو سەرنجی بەشێک لە مامۆسایانی نێو گردبوونەوەکەی بەردەم ئەنجومەنی وەزیران بوو دیارە خودی وەزیریش سەردانی نێویانی کرد دوای زیاتر لە 2 سەعات و نی و نزیک 3 سەعات ئەمان لە بەردەم ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە وەزیری پەروەردە بەڵێنی پێداون کە ببێ بە خاوەنی ئەوان هەروەکو بەشێک لە وتەکانی وەزیری پەروەردەتان بینی بەڵێنی پێداون کە خاوەنددارەتی ئەوان بکەوە بەڵێنی پێداون لە کۆبوونەوەی ئەمجارەی ئەنجومەنی وەزیران یەکێک لەو تۆرانەی کە باسی لێەوە بکرێەوە بێکە چۆن چارەسەری کێشەی مامۆسایانی گرێ بەس بکەنەوە بەڵێنی تەواوی بەڵێنی وی پێداون کە تەواوی خاڵەکان یان تەواوی داواکاریەکانیان جێبەجێ بکە جا نازانین لە دوای ئەم کۆبوونەوەی و لە دوای ئەم قسانەی چی لێدە دیارە ئەم وەزیرەیە بۆ یەکەمین جاریتی بەڵێن دەدا نازانین وەکو هەروەکو قوتابیان باسییان کرد وەکو وەزیرەکانی تر بەڵێنەکانی بەبێت جێبەجێکردن و تەنها بەڵێن دەبێ یاخود کرداریش دەبێ ئێوە لە دوای ئەم بەرنمەیە دەتوانن بینەری بن بزانین لە ئەنجومەنی وەزیران چ بەڵێنێک بۆ مامۆسایان دەردەچێت و مەعاناتی مامۆساتان بێگومان لەم بەرنمەیە بینی تاڵقێکتر و بەرنمەیەکی تر پەیامی تۆ بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.